پێچەوانەی دۆخی خراپی گوزەرانی خەڵک کابینەی نۆیەمی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم زۆرترین بڕیار و ڕێنمایی دەرکردووە بۆ زیادکردنی باج ڕسومات لەسەر هاوڵاتیان و کاسبکاران لە کاتێکدا حکومەت موچە نادات و ئیش و کار و کەسابەتیشی پەخستووە و دەرگای دامەزراندنی داخستووە بەڵام بەم دەست و دەست باج ڕسومات زیاد دەکات کە هەموو ئەوانەشی دەیکات دەوتێن نایاسایی و نادەستوریە. خۆی بەداخەوە ئەم کابینەی حکومەتی کە ئەوە نزیکە بێتەوە لە 6 ساڵ ئیدامەی پێیا 2 ساڵی کاربڕێکەریش ئەگەر ئاوەڕ بێتەوە سەنگانێ بۆ کارەکانیان کە تارگێتیان ئەوە بووە داهاتی ناوخۆ زیادکەن بەر لەوەی کێشەکانیان لەگەڵ وەخدا ئاڵۆسەر بێ هەدەفیان بوو بۆ و نەوتەی کە ئیفرۆشت لەگەڵ داهاتی ناوخۆیان بتوانن موچە و پێداویستەکانی هەرێم دابیکەن فەلەبەرەوە زۆرترین زەختیان لە چین و توێژەکان کرد فەرمانبەران کرد لە هاوڵاتیان کرد ئەمەش لە ڕێگەی باج و ڕسوماتەوە هەندێکیان ئەمانە بە بڕیار بوون بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بوون بەشێکی لە چوارچێوەی بە خەسخەسەکردن و بە تایبەتکردنی کەرتە گشتەکانە وەزیفە دراوە بە کەرتی تایبەت هەموو ئەمانە ینی لە زیادکردنی باج لە ڕسوماتە ینی لە زۆر حتا ئەگەر بۆش نەڵێ لە خەمڵاندنی باجە لە خەمڵاندنا بڕێکی یەکجار زۆر دیاری کراوە هەندێکی بە ناقانونی کراوە هەموو ئەمانە پەیوەست بەبەوەی کە ئێمە پەرلەمانەکەمان پەرلەمانێکی لاواز بووە بە تایبەت لەم 2 ساڵی ئاخیرا تۆ پەرلەمانت نەبوو ئێستاش کە پەرلەمان ئەم خولەی پەرلەمان سوێندی یاسایان خواردووە بەهۆی ئەوەی یەکێتی و پارتی ڕێک نەکەوتون ناتوانرێت ئیشوکاری پەرلەمان و لیژنەکان و دەستی سەرۆکایەتی ئاکتیڤ بێتەوە. بڕیاردان لەسەر زیادکردنی باج ڕسومات دەبێت لە پەرلەمانەوە بکرێت بەڵام لە کابینەی نۆدا بێگەڕانەوە بۆ پەرلەمان تەنیا بە ناوی بڕیار و ڕێنمایی باج زیاد دەکرێت. یاساناسان داوا دەکەن سکاڵای یاسایی دژی ئەم هەڵس و کەوتە نایاساییانە تۆمار بکرێت و تا بتواندرێت ڕێگری بکرێت لەوەی باری سەرشانی هاوڵاتی لەوەی ئێستا هەیە قورستر بکرێت. ئەخۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بە جۆرێک فشاری دەسەڵاتی سیاسی و حیزبی حاکم لەسەر دام و دەستگاکان هەیە بە جۆرێک کە فشارێکی وایان دروست کردووە کە دادگاکان نەتوانن وەکو پێویست یاخود ئەگەر بڕیارەکانیش دەربچێ وەکو پێویست جێبەجێیان ناکەن. ئێمە بینیمان لە باس و بابەتی خۆڵ و خاشاکە بڕیارێکی دادگامان هەبوو و دادگای کارژێڕیمان هەبوو لەو بوارەدا جێبەجێ نەکرا لە کاتێکە لە بەرژەوەندی حاڵاتیان بوو بۆیە حکوومەت ئەو بڕیارانەی دادگاش کە لە بەرژەوەندی دانیە و کە دژێتی و بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە زۆر جار لە جێبەجێکردنا پابەند نابێت پێوی جێبەجێ ناکە و دەرئەنجامی سوودێکی ناوێت بە هاوڵاتن یاخود بە جۆرێک فشار دەکا فشاری ئاڕاستەکانی فشارە خاتە سەر دام و دەستگا پەیوەندیدارەکان و بەتان ئەتوانم بڵێم خاتە سەر جار هەیە بخاتە سەر ئەو دادوەر و قەزاعەش کە ئەو باس و بابەتی لایە. بەشێک لەو باج ڕسوماتانەی لە کابینەی بەسەرچووی نۆیەمدا لەسەر خەڵک زیاد کراون بریتین لە وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک وەرگرتنی باج لەسەر تابلۆی دوکانەکان ڕسوماتی کارەبا باجی سەر فرۆشتنی سیمکارد وەرگرتنی باجی گواستنەوەی مڵکاتی و چەندین باج ڕسوماتی دیکە. گرفتەکەش ئەوەیە ئەم پارە زۆرانەی وەکو باج ڕسومات لە هاوڵاتی بێ موچە و بێ کەسابەت وەردەگیرێت ناگەڕێندرێتەوە خزێنەی گشتی بەڵکو ڕەوانەی خزێنەی حیزب و گیرفانی بەرپرسەکانی دەکرێن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.